نهاجی ئەمێ بنێرن کە لە ڕووداوێ بچاوەهی دەست بە کار دەبە سەری سبەهێ دەما و کارمەند کۆم دەبن بە تایبەتی لە نیو سرۆما ڕووداوێ لە ناڤەندا نوچەیان چ ئامادەکاری بۆ ڕۆژێ تێنەکردن بێگومانبەریە هەر تشتی جوین هەیە جوینە بڕێڤەبرێن بەشان لەگەل ڕێڤەبەرەی گشتیە ڕووداوێ بڕێز ئەکۆ محەممەد سەنگەر نەها چوویە سەرێ ئەمێ بنێرن وێ ئیرۆ دە جوینێدە بەحسا چ ببە ڕۆژەڤ وێ لە ڕووداوێ چ بە لە ورتێ دیارکردن سەنگەر ئەستێمە جەمتە ڕەوش نەها لە ناڤەندا نوچەیان چاوایە هێویدار تەمەن ڕەوش قەرەواڵخە هەموو بەیانێکی زوو ڕوودا و لێرە لەم لە نیوزڕوومەوە دەست بەکارەکانیەکە بەڵام ئەمڕۆ جیاواز لە ڕۆژانی دیکە کەمێک زووتر ژمارەیەک لە کارمەندەکان هاتن بۆ ئەوەی ڕووماڵی گوتاری ساڵانەی دۆناڵد ترامپ بکەن لە کاژێر پێنجەوە دەست بە ڕووماڵکرا ئێرە زووتر قەرەواڵەختر بوو زووتر کارمەندان هات ناسێنم بەڵام پێش ئەوە دەچمە وەکو خۆ دوتت باسی کۆبوونەوەی ڕۆژانەی بەڕێوەبەری بەشەکان و بۆ ئەوەی بزانن چۆن دەست بەکار بکرێ هەموو بەیانەیە کۆبوونەوەیەک هەیە کە بەڕێوەبەری بەشەکان و لەگەڵ بەڕێوەبەری گشتی لێرەوە دەست بە ئیشەکرێ ئیتی کۆبوونەوەی دیارریەکە کە ڕوودا و بە درێژایی ئەمڕۆ چی دەکات من تۆزە لە کۆبوونەوەکە ئەگوازمەوە هێویدار کە مناقەشە ئەکرێت لەسەر ئەو بابەتانەی کە ئەمڕۆ لەسەرەکە لە نەشرەکانی لە بەرنامەکانی بەردەفکەی هێزەی هەفتەیمانیە ناودەوڵەتی شەوێتی کویتەک زمانی کوردی کوردیان داخلی بەلافریەتێ لە سپاسیا هێزەی فەسەدێت پێش بۆ خاڵستنەوە شەکراری داعشێ دەستی سەر عەفرینێ ئەو تۆفانانە کۆدۆ سەر عەفرینە چێبوومە بیتۆشیار زاوێ دەمخابل بەسلەها دەفکارانی ئەلجستی مەکروشە دوێن تایبەت مەهانە هەر وزارەی کۆهاتی کۆبارانکردن هەفسن و ژمارەی کۆمپانیا و بنکارەمان هێویدار مناقەشە و گفتوگۆی کۆبوونەوە بەردەوامە ئێستاەوەی کە بینیت باسی ئەو ڕەوشە بوو کە لە ڕۆژئاوای کوردستانیان لە سووریا هەبوو بەوەی کە تورکیا و سووریا تۆباران یەکترکن چۆن ڕوودا و مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکە وەک گوێت لێ بوو کاک ئاکۆ باسیەوەی کرد کە پێویستە هەردوو لە تەرەف وەربگیرێت کە بۆچی ئەم ڕۆژە لە سووریا دروست بووە و ئێستا مناقەشە لەسەر بەغدایە دێسکی عێراقی باسیەوە کە بۆ بەغدا چی بکەین ئەمڕۆ چۆن ڕووماڵی ئەو ڕۆژە بکەین کە لە بەغدا هەیە من بەشەکانت پێ ناسێنم من ئێرە با بڵین بەشی ئەوە بێژەرەکان و پرۆتیسەرانی هەواڵی کاژێر دەیە کاژێر دە و دوانزە و نەشرەکانی دیکەیە جگەلەوە لێرە دێسکی ڕۆژ ئاوا و باکووریشەیە کە ئێستا خۆیان بۆ کاژێر نۆ ئامادەکەن نەشرەی نۆ ئامادەکەن جگەلەوە وەکە بینی هەم پرۆدیوسەرەکان هەم بێژەر لێرە ئامادەن خۆیان حازرەکەن بۆ ئەوەی کاژێر نۆ هەواڵەکانیان هەبێ ئێرە دەستکی نێودەوڵەتی لەگەڵ ئینتێک لەگەڵ ئاوتپوت لەگەڵ ئەسایمنتە جگەلەوەش ئەو هەواڵانی کە بەپەلە بە بەردەوامی لەسەر شاشەی ڕوودا و نووسێ لەم کۆمپیوتەرەوە ئەنووسێ کاک هەڵۆ یەکێکە لەوانەی کە یەکێک لە شەفتەکان هەواڵە بەپەلەکان نەگەێنێ بە خەڵک لێرەوە بەپەلە
ئەو ڕووداوانەی کە لە هەرێمی کوردستان لە عێراق لە ناوچەکە و لە جیهان ڕوەدەن شایانی ئەوە بێت کە بە پەلەی بۆ بنووسرێ کاکەڵۆ بەیانیان و کاک غازی حارسیش ئێواران لە شوێنی هەڵەوە بێ لێرە دێسکی نێودەوڵەتی هەیە کە ئەمڕۆ پێم وابێ ئەرکیان زۆر بوو ترامپ سەرۆکی ئەمریکا دێسکی نێودەوڵەتی هەر لە بەیانیەوە خەریکی شوکارەکانیان بوون کە کڕێکار ئەمڕۆ تەرجومەی زۆرێک لە وتارەکەی کرد و تەرجمەی کاردانەوەکانی کرد جگەلەوە بەشی پۆرتاڵی ڕوودا و کە ئەم دی و برادران خەریکی هەواڵەکانی عێراقن ئەو دیویش هەرێمی کوردستان کاک بڕوا برادرانی دیکە دیزاین بەشی دیزانی شکل لە بەشە گرنگەکانی پۆرتاڵی ڕوودا و کە دیزاین بۆ ئەو فۆتۆ و ڤیددیویانە ئەکا کە لە پۆرتاڵی ڕووداودا بەڵزێک کە ئێستا خەریکی ئیشە بەشەکانی دیش بە هەمان شێوەگە هەر لێرەوە پیشانت بەم چکە دوای لێرە گفتوگویەکمێ بەشی نێودەوڵەتی دێسکی نێودەوڵەتی کە ئیش لەسەر ڕووداوە نێودەوڵەتیەکانەکات ئینگلیزی بەڵێ بەشی دێسکی تورکیا کار لەسەر هەواڵەکانی تورکیا و بابەتەکانی تورکیاکە خۆتەزانی پۆرتاڵی ڕوودا و ئینگلیزی عەرەبی تورکی کوردیە دێسکی تورکی هەموو ئەو هەواڵ و بابەت و مەقابلە و وتار و راپۆرت و بابەتانی دیکەی ڕوودا و لە دێسکی تورکیەوە بۆ بەشی تورکی پۆرتاڵ ئامادەکرێ بەشی هونەری کە ئێستا خەریکی ئیشن جگەلەوە بەشی وەرزش دێسکی وەرزش خۆیان ئامادەکەن بۆ وابزانم ئەگەر غەڵەت دەبم لە کاژێر 9 و یان 10 وابزانم ئەگەر غەڵەت نەبووم هەواڵی وەرزشیان دەکەن بۆ ئەوەی وەڵام من بڕۆم هێویدا تۆزە نزیکەوە لەیان دواتر دێمەوە لای کاک عومەر هەندێک گفتوگۆکەین بۆی لە نزیکەوە پیشانت بدەم بۆ کاژێرنەوە هەوار بۆ کاژێرنەوە خۆتان حەزرەکەنە ئامادەن بۆ کاژێرنەوە دوای ئەمە یەکسەر کاژێرنەوە هەواڵیان هەیە هەوار بێژەرە بێ لە کاژێر بەشی پەیوەندیەکان کە مامۆستا محەممەد خۆشناو بەرپرسی بەشی پەیوەندیەکانە ئیدی لە ئێسەوە خۆی حازرەکە بۆ ئەوەی میوان بێنێ بۆ نەشرەکانی هەواڵیان بۆ گەلێکی گرینگە مامۆستا محەممەد ئاگات لێ ئەمە بێ باشە بە کاک ئەمە ژووری کاک هەژار کاگەژار بنجی بەرپرسی تەکنیکی ڕوودا عرض و عزمانە سەنگەر تەکنیکە عرض و عزمان ئەرە وەڵا کاگەژار نەبێ وایە ژیانمان ڕاوەسێ بەخوا اینجا ئەمە ژووری پلانە بەشی پلان کە لێرەوە پلان ئامادەکرێ هەم بۆ هەرێمی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ عێراق بۆ هەموو ئۆفیسەکان پلانی خۆیان دەنێرنەوە بەشی پلان لێرەوە بەشی پلان جارێکی دیکە پێدا دەچێتەوە ئامادەیەکە ئۆکەیەکە و دەست بە جێبەجێکردنی دەکرێت هیچ شتێک لە ڕوودا بەبێ پلان ناڕوا هێویدار تۆ خۆتە زانی هەموو ئەو بابەتانی کە دەچنە سەر شاشە لە ڕوودا و لە بەشی پلانەوە ئۆکەی وەردەگرن هیچ شتێک بەبێ پلان ناڕوا جگە لەو ڕووداوە خێرایانەی کە ڕوەدەن ڕۆژانە و بەسی وەرزش مامۆستا یەحسان و کاکێژا خۆیان ئامادەکەن بۆ ئەوەی نەشری هەواڵتان ساعت چەندە؟ 10:30 و نەشرەیەکیان هەیە لەگەڵ 5:30 نەشرەیەکی دیکەیان هەیە نەشرەی وەرزشی بەشی وەرزش یەکێکە لە بەشە گرنگەکانی ڕوودا و هەموو هەواڵە گرنگەکانی ڕۆژانەی کە ڕوودەدەن لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە دنیا لە بەشی وەرزشەوە ئامادەکرێن کێفاتەژی ژوارە تێ سەنگەر تژی وەرزشفانیش بەروێ ئەچمە لای کاکە عومەر وڵای با بڕۆم هەر بسۆڕێمەوە دیسان هێوی دەربوو بوورە لەگەڵ کاک عومەر مرادی بەرپرسی بەشی دێسکی ئابووری با بڵین گفتوگۆ کەم لەسەر زیانەکانی کۆرۆنا زیانە ئابوووریەکانی کۆرۆنا لە چین و لە جیهان چەند بوون کاک عومەرم کاتەوە باش یانی باش کاک عومەر وەرە بە 2 دقیقە قسە بکەین لەسەر زیانە مادی و ئابوووریەکانی کۆرۆنا تا ئێستا چین چەند زیانی کردووە لە نەخۆشی کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنا سەنگەر دوێنێ یەکەم ڕۆژی کردنەوەی بازاڕەکانی بۆرسەی چین بوو بە یەک کاتژمێر 400 میلیارد دلار بازاڕی بۆرسەی چین لەبەر ڤایرۆسی کۆرۆنا زیانی پێگەیشتووە ینی زیانێکی زۆر گەورەیە خۆتەزانی چین نەتەنە گەورەترین بەرهەمهێنەرە لە ئاسی جیهانە وەکو کارگەیەک لە ئاسی جیهانە بۆ هەموو وڵاتێک چاوی لێکرێ بەڵکو هاوکات گەورەترین خواستێکی هەیە بۆ
کەرەستە و کاڵای خاو و مادەی پیشەسازی وڵاتانی دیکە ینی ئەگەر ئابووری چین پەکی بکەوێت کێشەی تێ بکەوێت توش بووە هەر تەنها داخستنی کارگە و شوێنەبەیان گشتی وڵاتان بوو ئەوێ داخستنی لەقەکانی کۆمپانیا گەورەکان هەموو ئەمانە کاریگەریە بۆ کارتی گەشتیاری هاتوچوو چالاکی جوڵەی بازرگانی معاملەکان ڕاوەستاون ئەو هەموو چالاکی بازرگانە لە ناکاوە لە ماوەی 2 هەفتا یەکسەر سست بووە وەستاوە هەمووی و ئەمە کاریگەری زۆر گەورەی بووە لەسەر ئابووری جیهانیش بۆ نمونە گە لە بیرت بێت سەرەتای ئەم مانگی ڕابردوو کۆرمانی ئابووری داڤۆس بەڕێوە چوو لێوە سندوقی نێودەوڵەتی درا و ڕایگەیاند ئابووری جیهانی لەم ساڵان بە ڕژەی 0.5 گەشە دەکات بەڵام ئەم ڤایرۆسە خەریکە ئەو ئاسۆ باشەی کە پێشبینیەکرا کە تۆزێ ئابووری گیان بەرەو باشی بڕات خەریکە ئەو چاکێ نامێنێت وە ئەو پێشبینیانە هەموو خاوە بێتەوە کاگەوەتون خۆ دەزانی وەکو باسی کرد چین وڵاتێکی گرنگی هەناردەکردنی کەلوپەلەکانی بۆ تەواوی دنیا کاریگەری ئەم ڤایرۆسی کۆرۆنا چی بووە لەسەر ڕێژەی هەناردەی چین بۆ وڵاتانی دنیا ئەمە بۆ خۆ چین خۆی و بۆ وڵاتانی دیکەش کە ڕێژەیەکی زۆر کاڵا و کەلوپەلی چینی بەکاردێنە بەس بۆ نمونێ بین بۆ نەوتی خاو کە چین یەکێ لە گەورەترین خاوە نەوتی خاویش لە وڵاتانی ئەندام لە ئۆپێک و بە زۆری کەندا و هاوردە دەکات بە تەنیا ڕۆژانە 3 ملیۆن نەوتی کەمتر وڵاتی چین دەکڕێت بە ڕژەی 120 خواستی چین بۆ نەوتی خاو کە یەکێ لە کەرەستە سەرەکیەکانە بۆ کارگەکان بۆ سوتەمەنی بۆ دابینکردنی بەڵێ $15 دابەزێت ینی دو هەفتە ڕابردوو نرخی نەوتی برن نزیک بووە لە $70 بەڵام ئێستا لە خوارە $55 باشە کاک عومەر چۆن چین قەرەبووی زیانانە کاتەوە گەر بە کورتستان بڵێ ناتوانێت چی بکە ناتوانێت قەرەبوویەکە دەتوانێت زیانەکان سنووردار بکات تا ئێستا بە باشی کۆنتترۆلان کرد لەدا هاتووە قەرەبووکردنەوەی زیانەکانی دەتوانێت هیچ ڕێگەیەکەیە بۆ قەرەبووکردنەوەی زیانە گەورەی لە ڕێگەی گەشەبێدانی زیاتری ئابووری خۆی لە ڕێی چڕکردنی هەوڵەکانێتی بۆ ئەو کە بەس تەنیا زیانەکان سنووردار بێت وە تەنیا ڕێگەی ئەمریکا زیانەکان زۆر سپاس بەڕێز عومەر مورادی بەرپرسی دەستگی ئابووری لە تۆڕی میدیای ڕوودا و سپاس بۆ تۆ هێویدار ئەوەی کە بینیت و بینەرانی ئەمەش بینیان نیوزڕۆمی ڕووداوە کە ئێستا ئیتر بەرەبەرە قەرەباڵغترە بێ هەمووی دەست بە جێبەجێکردنی ئەو بڕیارانە ئەکەن کە لە کۆبوونەوەکی پیشانم دایت چی بکرێت بۆ ئەوەی ئەمڕۆ ڕوودا و ڕۆماڵی چیم چۆن بێ بەرنامەکانی چۆن بێ ئیتر دەست بە جێبەجێکردنەکرێت تا تشتێ باڵکێش سەنگەر تشتێ باڵکێش لە ڕووداوێ ئەوە نمونەیەکە بچووکە ji کوردستانە مەزن ڕۆژاوایی هەنە باکوڕی هەنە ڕۆژهلاتی هەنە باشووری هەنە ئەو پێکهاتەیەن ئۆلیەن کوردستانی دڕووداوێ دەجیگرتنە ینی مرۆڤ دەکارە ببێژە بڕاستی پرۆتۆتیپەکە بچووکە ji کوردستانەکە مەزن من لەبیرم چوو باسیەوە بکەم تاوان دەستکی ڕۆژهڵاتیش هەیە کە دەستێکی گرنگی تۆڕی میدیای ڕووداوە کە گرنگی بە هەواڵەکانی ڕۆژهڵاتی کوردستان و ئێرانەدا بەجێکردن و دەست بەوەکەن کە چۆن ڕووماڵی ئەو ڕووداوانە ئەو هەواڵانە ئامادەکەن ئەو راپۆرتانە ئامادەکەن کە ڕۆژهڵاتی کوردستان و لە ئێران هەیە و لە شوێنێکی دنیا کارێک کە پەیوەندی بە ئێران و ڕۆژهڵاتی کوردستانەوە بێرە دەستکی ڕۆژهڵات ئامادەکرێ و پێم وابێ ئیتر بەرەو کۆتایی ئەم گیشتنەداویە ئەمڕۆژ من لێرەوە و تۆ لەوێەوە کۆتایی بە بەرنامە دێنین لای منەوە ئیتر دەڵێم تا سبەینێ و نیوڕۆژێکی دیکەی دۆستان و بابەت گەلێکی دیکە خواتان لەگەڵ هەر شاد بێت.